ئەوڕۆ ئەلحەمدولیلا سوپاس لە خۆتانیمان بەشداری بکەین لەو پێشانگایە لەگەر هاوپۆلەکانم بە یارمەتی مامۆستا مەهاباد دەستخۆشی لێ دەکەین. سوپاس لە هەموو بە ڕێزانێکی یارمەتیان داین لە بۆکردنەوەی ئەو پێشانگایە. لە ماوەی 3 ساڵی ئەوە هەفتەمین پێشانگایە بەشداری دەکەم ئەلحەمدولیلا. ئەو پێشانگایانە یعنی بەرەو پێشچوونەکە لە بۆ هەموو قوتابیەکی کە بەشداری دەکا هاندانەکە لە بۆ ماتا بەردەوام بین لەسەر ئیشەکەمان. دەستخۆشی لە هەمووانش دەکەین بەشداریان کرد و ڕێکاتی خۆیان لۆمە تەرخان کرد دەستخۆشیان لێ دەکەین. وێنەکانم هەموو ئیفەیس ئەوانەی کە بەشداریم کرد زیاتر لە 50 لەوحەی بەشداریم کرد. دەمەوێت بە وردەکاری باسی تابلۆکان بکەم کە بەڕەنگی نەفتی دەکەم و هەمویانم لە شێوەیەک و چارچەوە کۆ کردوتەوە و دووەمی ساڵیشما بەشداری پێشانگای دەکەم و یەکەمینە لە مەکتەبی ئامادەی سەروەرانی کچان بەخێراتنتان دەکەم. ڕسمانەی کە تێدا بەکارمینەوە ئەلوان مائینە زیاتر یعنی زیاتر ئەلوان مائین تێدا بەکارهێنەوە یەکەم پێشانگایە کە بەشداریم تێدا کردبێ. دەستخۆشی لە بەربەراتی قوتابخانەی ئامادەی سەروەرانی کچانەکەین کە ئیدارەی و کارژێری قوتابخانەکە بە هەماهەنگی لەگەڵ بەربەراتی چالاکی هەستاون بکردنەوەی ئەو پێشانگا شێوەکاریەک کە چەند قوتابیەک تێدا بەشداری بوون کە بە سەراحەت پیشانگایەکی زۆر جوان و دەستڕنجینی و جوانی قوتابیەکان تێدا دەرەکە. سوپاسی مامۆستانی بەڕێز و خۆشەویستەکەن مامۆستای هونەر و ئیدارەی قوتابخانە کە هاوکار و هەماهەنگ بوونێ لەگەر قوتابیان و ئەو قوتابی بەڕێز و خۆشەویستانە کە بەو دەستڕنجینی جوانە توانیتان ئەو بەرهەمە جوانانە عەرزکەن و پێشکەش بە هونەری شێوەکاری بکەن توان بنێم هونەری شێوەکاری کوردی. و هیوادارم ئیدارە قوتابخانە و بەربەراتی پەروەردە و حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە زۆر گرنگی بەو بابەتە بدا بەتایبەتی ئەو دەستڕنجینی ئەو قوتابیانە کە ئەتوانم برێن وێنە کێشانیان ئەتوانرێت لەسەر مستەوایەکی زۆر بەرز نرخاندنی لە بۆ بکرێن و ئەبیتە تەشجیع و ئەبیتە دافعکیش لە بۆ ئەوەی کە قوتابیانی تریش ئەو دەورە بجێڕن و ئەو شتە جوانانە پێشکەش بکەن و ئەوەش یەکێکە لە سەروەتی ئەو وڵاتە سەروەتی ئەو پرۆسەی کامە تێدا ئیشی ئەەکەن بەتایبەتی پرۆسەی پەروەردە. هیوادارم بتوانین ئەمە لە ئاست ئەو ئەرکە دابین کە لەسەر شانمانە و بتوانین زیاتر خزمەتی قوتابیانمان بکەین و ئەوەش نمونەی گرنجیدانە ئیدارەی قوتابخانە کە گرنگی بەو نوع قوتابیانە و بەو دەستڕنجینی ئەداتن و تعبیراتیان تعبیراتی زۆر جوان بوو زۆر بەپێز بوو زۆر پتە بوو بەڕادەیەک بوو کە ئەکرێ لەسەر زۆر لەوە مستەوای بەرزتر عەرز بکرێ و لەسەر مستەوای دووەلی ئەتوان برێم هەندێک لە تابلۆکانیان عەرز بکەن کە ئینشاءڵڵا ئەوەش ئەبیتە دەرگایەکی ڕۆناچی جوانی کراوە بەڕووی پەروەردە و بەڕووی هونەری شێوەکاری لە ئاستی هەولێر ئاستی هەرێم ئاستی کوردستان و ئاستی بگرە عێراق و جیهانیش ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن. زۆر سوپاس. طبعا ئەو پێشانگایە دووەمین پێشانگایە کەمە بە چەند تەڵەبەک ئەیکەنەوە بە هاوبەشی بەڵام ساڵانە ئەمە پێشانگامان کردیتەوە کە بەشدارین لە هەموو پێشانگایەکەن کوکە ساڵانە لەگە گشت مەکتەبەکەن بەڵام ئەویان تایبەتە بە چەند تەڵەبەیەک
کە ئێمە مەسەڵەن کامیان بەهریان هەبیتن هەڵیانە بژێرین پێشانگایکی تایبەتیان لە بۆ بکەینەوە. بەڵام ئەمن بەش بە حالی خۆم پێم خۆش بوو یەک تاڵبە مەسەڵەن وای لێبێتن یەک تاڵبە یەک پێشانگای لە بۆ بکرێتەوە چکە کارەکانی یەکجار جوانن سەرکەوتونە و خۆشحالیشم بە قوتابیەکانم. ئینشاءڵڵا کەناڵی پەروەردە و ئەو پەیامەمە ئەگەینیتن وەکو مامۆستا هونەر کە گرنگی زیاتر بە قوتابیانی هونەری بدەن بە دەرسی هونەری بدەن چکە هونەری ڕۆژانە بە بەردەوام ئێمە پێویستمان پێیەتی. قوتابی کەمان هەیە مەسەڵەن زۆر لە کاری دەستی باشە، قوتابیمان هەیە دەنجی خۆشە لە گۆرانی بێژی باشە، بەڵام ئەوانە هەمووی دەبی کاتی خۆی هەبی مەسەڵەن چالاشی قوتابخانەکان هاوکارمان بیتن. ئێمە کۆڕی شعریمان دەوێت 2 ساڵە بە تەماینە تەڵەبەکەمان زۆر بە مستەوانە هەتا کتابی ڕسمی وەزارەتی ڕۆشنبیریان هەیە ئیدی چالاکیەکانیان پێ ناکری وا بە تەماینە ئینشاءڵڵا لە قوتابخانەکەی خۆمان پێشانگایچتکەیان لەنی کۆڕی شعریان لە بۆ بکەینەوە ئینشاءڵڵا بەرێ ئیشەکانی گشت قوتابیەکانش زیاتر فەیسە و تەقلیدی ڕسمی عالەمیە و ڕسمی مەسەڵەن کۆلاجە و ئەو شتانە هەنی هەندێکیان سەرەتاینە بە تقریبان ئەو کتە ناوی شاگوڵە ئەنی زۆر بە پێشکەتیە ئەنی شەکانی زۆر جوانن زیاتر گرافیکی بەکاردێنیتن ئینشاءڵڵا لە داهاتوودا پێشانگایکی تایبەتی لە بۆ بکەینەوە بە چاودێری چالاکیەکان زۆر مەمنون.